خۆشویستنی پارە. دەبێ ئاگادار بین لە هێزی پارە کەوامان لێ دەکات پاساو بۆ بڕیارە هەڵەکان بهێنینەوە و خۆمان بخەڵەتێنین بە ئەنجامە کۆتاییەکان. یەهوزا نمونەی کەسێکە کە پێچەوانەی ئەم بنەمایەی کرد و بە شێوەیەکی ئێجگار خراپ کاریگەری لەسەر ژیانی کرد. ئێوە چیرۆکەکە دەزانن هەر کەسێک شتێک لەسەر مەسیحیەت بزانێت ئەوە چیرۆکی یەهوزا دەزانێت. کەسێکی زۆر ناسراوە. هەرچەندە خەڵک زۆر کەم لە کتێبی پیرۆز دەزانن بەڵام یەهوزا دەناسن. شانۆ و ئۆپرای زۆر دەربارەی کەسایەتی یەهوزای ئەسخەریوتی کران. لە ئەیسا وەرگێڕا و دایە دەستەوە بە 30 پارچە زیو نرخی کۆیلەیەک. شتێکی زۆر خراپ بوو کە بیر لە یەهوزا و لە هەموو ئەو دۆخە دەکەیتەوە و هەوڵ دەدەیت تێبگەیت. هەرگیز پێت وا نابێت کە یەهوزا بڕوای وابێت کە ئەیسا بۆ لە خاچدان دەبن، چونکە پێشتر بینی بووی کە ئەیسا لە هێرشی زۆر ترسناک خۆی دوور خستبووەوە. لە ئۆرشەلیم بوو کاتێک خەریک بوون ئەیسا بەردباران بکەن. لەوێش بوو کاتێک ئەیسا بە ئاسانی لە بەرچاو نەما و دوور کەوتەوە. ئەیسای بینی کە لە مردن قورتاری دەبێت. بۆیە دەیزانی کە ئەیسا کەسێکی ئاسایی نییە، هێزی هەیە. ئەوەی بینی بوو بینی چۆن ئەیسا خەڵک چاک دەکاتەوە. هەموو بەڵگەیەکی هەبوو کە ئەیسا هێزێکی نائاسایی هەیە. چۆن خەڵک دەتوانێت کەسێکی وەک ئەیسا بکوژێت، لەوانەیە هەموو ئەم شتانە لە بیری بووبێت کاتێک پاساوی کارەکەی کردووە. دەیزانی کە ئەیسا بێتاوانە. ئەی چۆن دادگای دەکەن. یەهوزا دەیگوت من سوود وەردەگرم بۆ خۆم و ئەم هەلا لەدەست نادەم. ئاوا بیری دەکردەوە. بەڵام کە ئەیسا لە خاچ درا واقعەکەی بینی یەهوزا پڕ بوو لە خەمێکی زۆر. ئەگەر کەسێکی دڵڕق بوایە بەو شێوەیە خەمی نەدەخوارد. پێم وانییە بیری کردبێت کە ئەیسا لە خاچ دەدرێت. بەڵام لە مەتا بەشی 27 ئایەتی 3 تا 5 سەرنجی پەشیمانبوونی قوڵی بدەن. اینجا یەهوزا ئەوەی بەگرتنیدا کە بینی ئەیسا حوکمی بەسەر درا پەشیمان بووەوە 30 دراوە زیوەکەی بۆ کاهینانی باڵا و پیران گەڕاندەوە. ئەوە شتێکی سەیرە. وایە 30 پارچە زیوەکەی برد و گەڕاندیەوە. بزانن هەستی چی بوو کە ڕەتیان کردەوە بیگەڕێنەوە. گوتی گوناهم کرد کە ناپاکیم لە مرۆڤێکی بێتاوان کرد. بینیتان چۆن دەیزانی کە ئەیسا بێتاوانە. تەنانەت کە خیانەتیشی لێکرد گوتیان بە ئێمە چی خۆت دەزانێت. ئەویش زیوەکانی لە پەرستگا فرێدا و چوو خۆی هەڵواسی. ئەمە یەکێکە لە چیرۆکە خەم ناکەکانی تەواوی پەیمانی نوێ یان تەنانەت لە هەموو کتێبی پیرۆز. بێگومان پارە پاڵنەری بوو لە ژیانی. پارەی سندوقەکەی دەدزی و دواتر هەڵێکی دیکەی دۆزیەوە لە پێناوی ئەو 30 پارچە زیوە خیانەتی لە ئەیسا کرد. کەساتیەکی دیکە نییە لە کتێبی پیرۆز وەکو یەهوزا کە ڕوونی بکاتەوە لەوەی پۆڵس هۆشداری لێدا لە یەکەم نامەکەی بۆ تیمۆساوس بەشی 6 ئایەتیدا. خۆشویستنی پارە یەکێکە لە سەرچاوەکانی هەموو جۆرە خراپەکاریەک. یەهوزا پارەی خۆشویست. ببینن بۆ چ خراپەیەکی برد. پۆڵس بەردەوام دەبێت و دەڵێ هەندێک کەس بە دوایی داگەڕان ون بوون لە باوەڕەکانیان و خۆیان تووشی ئازارێکی زۆر کرد. ئەو ئەزموونە خەمناکەی یەهوزا وای کرد خۆی بکوژێت. ئەوەش ڕوونکردنەوەیەکی زۆر بەهێزە. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری تێرامان و وەڵامدانەوە.
بۆچی خۆشەویستنی پارە هێزێکە باوەڕدار و بێباوەڕ دەبات بۆ ئەوەی پاساو بهێننەوە بۆ ڕەفتاری بەدڕەوشتیان. دیسان پرسەکە پارە نییە، بەڵام خۆشویستنی پارەیە. دەبینین کتێبی پیرۆز پەیمانی نوێ باس لە کەسانێکی دەوڵەمەند دەکات کە خاوەن پارەیەکی زۆر بوون و شوێن کەوتەی عیسا بوون. هەندێک خەڵکیش هەزار بوون و نەکەوتنە شوێن عیسا. کلیلەکە ئەوەیە کە چۆن دەڕوانینە سامانەکەیان و چی پێدەکەن. پاڵنەریان بۆ سامانەکانیان چی بوو، بەڵام پۆلس هۆشداری دەدات و دەڵێ ئەگەر پارەت هەبوو ئاگادار بە، چونکە ئەوە هەندێک خەڵکی برد بۆ ئەنجامدانی تاوانی قیزوەن. بۆچی خۆشویستنی پارە ئەوەندە بەهێزە؟ دەبینین لە هەموو شوێنێکی دنیا ڕوودەدات، لە بێ باوەڕ و بەداخەوە لە باوەڕداریش دەبینین هەندێک لە ئەمینداری کلێسا خۆیان داوە دەستی ئەزموونەکە و دزیان لە کلێسا کرد. هەندێک قەشەش ئەوەیان کرد. ئەوە مایەی داخێکی گەورەیە. بۆیە ئێمە پێویستیمان بە سیستەمی لێپرسنەوە و پاراستن هەیە، تەنانەت نێوان ئێمەی مەسیحی. دکتۆر جین سەبارەت بە ئەزموونەکەی خۆی لەم بابەتە دەڵێت. بە درێژایی ساڵان وەکو شوانێک ڕەتی کردەوە کە مامەڵە لەگەڵ پارە بکات. دەگەڕێت بۆ کەسێکی دیکە کە متمانەی پێهەبێت و پارەی ڕاست دەکات. هەمیشە چەند کەسێک بەرپرسی پارەکەن و دڵنیا دەبن لەوەی بە شێوەیەکی دروست بەکار دەهێنرێت. ڕاستی بابەتەکە ئەوەیە کە لە هەموو ژیانمان دەبێت زۆر ئاگادار بین سەبارەت بە پارە، کەواتە چۆن بتوانین ئەم بنەمایە پەیڕۆ بکەین. وای بپارێزین. یەکەم شت دەبێ پابەند بین بە ڕاستگۆیی. دەمەوێت کەسێکی ڕاستگۆ و دەستپاک بم. هیچ بنەمایەک ناشکێنم کە خوددا لە کتێبی پیرۆز پێمانی داوە. پێم وایە پابەندبوونێکی دیکە هەیە کە دەستفراوانیە. من دەمەوێ باوەڕدارێکی دەستفراوان بم و نۆبەرەکانم بە خوددا ببەخشم. ئەم بابەتە بە شێوەیەکی جوان پوخت کراوە کاتێک عیسا لە مەتا 6:33 فەرمووی بەڵکو یەکەم جار داوای پاشایەتیەکەی خوددا و ڕاست و دروستیەکەی بکەن، هەموو ئەمانەتان بۆ دابین دەکرێت. ئەوە بابەتی سەرەتاییەکانە و عیسا باسی سەرەتاییەکانی فەرموو. جابا ئەم هێزە مەزنەمان بێتەوە یاد کە لەم بنەمایەدا هەیە. با دووبارە بنەماکە بخوێنینەوە. دەبێ ئاگادار بین لە هێزی پارە کەوامان لێ دەکات پاساو بۆ بڕیارە هەڵەکان بهێنینەوە و خۆمان بخەڵەتێنین بە ئەنجامە کۆتاییەکان.